ئومێد ئیبراهیم ڕۆژنامەنووسی ئۆرشی هەڵدەستێت بە ئامادەکردن و نووسینی کتێبێک تایبەت بە بیۆگرافیای ناوبژوانانی سنووری پارێزگای هەولێر بۆ سەر زەمیارەکان لە لێدوانێکی تایبەتیشدا بۆ پەیام باز لە بیرۆکە و ناوەڕۆکی پرۆژەکەی دەکات. پرۆژە بیۆگرافیای ناوبژوانانی سنووری پارێزگای هەولێر کە دەڵێن پارێزگای هەولێر تەنیا شاری هەولێر نێ بەڵام سۆران و کۆیە و شەقڵا ئەوانە هەمووی دەگرێتەوە. بیرۆکەکە بۆ ئەوەیە حەزم کرد ئەرشیفی ناوبژوانانی شاری هەولێر کۆ بکەمەوە لەگەڵ ڕێزم پێم وایە لە ڕابردوودا ئەو کارە نەکراوە نەک تەنیا ناوبژوانان ئەوە لە یاریزانانیش بەدی دەکرێت بەڵام پێم وا بۆ ئەوەی یاریزانان فراوانتر بێ بۆیە پەنام بۆ ئەوەی ناوبژوانان بر ئەوەکو قۆناغی یەکەم بیۆگرافیای ناوبژوانانی سنووری پارێزگای هەولێر کارێکە باڵێن کار لە سەرکۆکردنەوەی سیڤی ناوبژوانەکان دەکەم لە ئەوانەی لە سەدەی ڕابردووە ئەوانێک کە باڵێن ڕەنگە لە هەندێکشان لە تەمەنی منم بەڵام بەپێی ئەوەی کە کۆی دەکەمەوە دواتر هەروە ئەوانێک کە ئێستا لە پیشەکە بەردەوامن و ئەوانێک کە لە هەشتایەکانیشەوە هەمووی کۆ دەکەمەوە بە چەند قۆناغی دەبێت لە قۆناغی یەکەم ئەوەی ئەم ڕامگەیاندووە لە ئەو ڕۆکەکە 15 تاوەکو یەکی 11 ژمارەی مۆبایل و هەروە ئیمێڵ و ئەوەی ڤایبەرمدانەوە لەو ڕێگەیەوە ئەوان لە بۆ من دەنێرن ئەوە بۆ وەکو قۆناغی یەکەمە. قۆناغی دومیش ڕەنگە هەندێک کەسەوە پێویست من خۆم بە دووادان چووم کەم ڕەنگە هەندێک کەس شتەکەی بەلاوە نەگاتن مەجبورم من بچم بە خۆم کۆ بکەمەوە بەگشتی کارەکە لە بۆ ئەرشیفکردنی کار و چالاکیەکان و هەروە ناساندنی ناوبژوانانی شاری هەولێرە.